هەر کەسێک هەژاری نەبینی بێ نازانێ ئازاری هەژاری چۆنە. پاشان نەخۆشی، ئای نەخۆشیش چەند ئینسان ئازار دەدا لە ژیانە، حتا نەخۆش نەکەوی قەدر و قیمەتی لەش ساغی نازانی. تامەزرۆیی ژیانێکی خۆش چەند کەسەیە حتا دەمرێ تامەزرۆی ژیانێکی خۆشە، هەر حەسرەتی ئەوەیەتی خۆزگە ماڵێکی خۆشم هەبوویایە، ماڵێکی خۆم هەبوویایە، مناڵەکانم پۆشتە بوونایە، گیرفانم پڕ بوویایە، کەلوپەلێکی جوانی ناو ماڵم هەبوویایە. ژیانی بەم حەسرەتەوە ڕۆی. خەم و خەفەتی مەزلومی ئینسان زۆر ناڕەحەتە. خوا پەنامەدا دوعای پێغەمبەرە صلی الله عليه وسلم دوعا بکەین خۆیان نەزوڵم لە خەڵک بکەم، خۆیان نەزوڵمم لێ بکرێ. کە زوڵمت لێکرا و مەزلوم بووی و دەسەڵاتن نەبوو، هەمووی لە ناخی خۆتا دەخۆیتەوە. هاوسەر و منداڵی خراپ لە هەموو شتێکی دنیا ناڕەحەتترە. عەدووەن و حەزەنن بێ نەک قوڕەت و عەین بێ. ماڵ و منداڵی وا هەیە بە تەعبیری قورئانی عەدووەن و حەزەنە، بەخوا ژن و مناڵی وا هەیە لێت دەبێتە دوژمن، لێت دەبێتە سەرچاوەی هەموو خەم و مەراق و ناڕەحەتیەک. پەنا بەخوای پەروەردگار دەبێتە عەدووەن و حەزەنە. ناهێڵە قوڕەت و عەین بێ، ناهێڵێ چاوت ڕۆشن بێ و گەش بێ بە هیچ جوانێکی ئەم دنیاە. پەنا بەخوا. ئەمانە هەمووی بەچی خەمەکە لەسەرت سووک دەبێ، بەچی خەمەکە لەسەرت لا دەچێ؟ بە بیرکردنەوەی ئەوەی کە قیامەت هەیە. هەژاری یەخۆ کاکە ئەم دنیا هەر کۆتایی پێدێ، بەخوا بە قیامەت لە بەهەشتا لە هەژاری هەتا ڕزگارت دەبێ. لەشی ساغت بە خۆتەوە نەبینی، خۆ مردن هەیە، ئەم دنیای هەر کۆتایی پێدێ. خواگەر چوویتە بەهەشتەوە بە حیاتی نەخۆشی نابینیتەوە. قەت ماڵێکی خۆشن نەبینی، بەس جێگەی مەترێک، جێگەی گۆچانێک، عەسایەک، مەترێک زەوی لە بەهەشتا هەبێ، هەرچی ئەم زەویەیە ئەوەی لە ناخی شایەتی، هەرچی ویرە نەوتە، هەرچی کانی ئەڵماس و زێڕە، هەر هەمووی هی تۆ بێ بە ئەندازەی جێگۆچانێک مەترێکی بەهەش نابێ. خەمە خۆوەندا بەخوا هەر بەجێ دەێشرێ. ئەوەی دەوڵەمەندە و ئەوەی هەژارە هەر وەکو یەک قەبرێکی بەردەکەوێ، هەر وەکو یەک کفنێکی تێدەوە دەپێچرێ، هیچی زیادە لەوە خۆیان نابە. ئەگەر منداڵەکانت ناساڵحن، ژنت خراپە، هاوسەرت خراپە، ژنێکی باشی و مێردەکەت خراپە، چۆک دامەدا دوعای خێر بکە. مادام کەم و کوڕی لە تۆوە نیە، بەسەرکردنەوەی خوای پەروەردگارە، بە ئیزنی خوای گەورە خوا دەرگال لێ دەکاتەوە. هەمیشە چاول لە بەهەشت بێ. ڕۆژێک هەیە، دنیایەکی تر هەیە، بەهەشتێک هەیە، ئەوەی خەم بێ تێیدا نییە. ئەگەم مەزلومی دڵنیا بە ئەو زاڵمە هەر لە دنیادا خوای گەورە چۆکی پێدا دەدا و لە قیامەتا بە چاوی خۆت دەیبینی و تۆ سوپاسی خوا دەکەی کە زاڵمەکە نەبووی و خوای گەورە حەقەکەت بۆ وەردەگرێتەوە.